ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتوومەتەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارشمانە سێ بابەتمان ئامادە کردووە کە بۆتانە خوێنبەوە. بابەتی یەکەمان بە ناونیشانی ژنانی ڕەشپێز لەسەر هەر سێ تەوەرەی جنسیەت ڕەگەز و چین ژێر دەستە و بێدەسەڵات کراون. ئیدعای سەرەکیەڵ سوراوانی ژنانی ڕەشپێزەوەیە کە هەڵاواردنی ڕەگەزی، هەڵاواردنی چینایەتی و ڕەگەزپەرستی بە شێوەیەکی گیانەکراوە پێکەوە ئاڵاون. بیرمەندانی ئەم بوارە لەسەرەوە باوەڕن کە ژنانی ڕەشپێست بە شێوەیەکی جیاواز و بە زیاتر لە ژنانی سپی پێست بەرەو ڕووی هەڵاواردن و ستەم دەبنەوە. ئەوان لەسەرەوە باوەڕن کە بۆچوون و ئەزمونگەلێک کە لە ژیانی ژنانی ڕەشپێستی ئاسایی بەدەستدێت دەتوانێت ئاسۆیەکی تایبەت سەبارەت بە تاکە کەس و کۆمەلگا بەدەستەوە بدات کە نەتەنیا جیاواز لە ڕوانینی پیاوانە کە لەگەڵ بۆچوونی ژنانی سپی پێستی ڕۆژئاوایی کە خواست و داواکاری کۆمەڵایەتی و ئابووری هاوشێوەی هەیە هاوتەری بنیە. بزوتنەوەی ژنانی ڕەشپێز لە زۆمرەی بە پێشینەترین و بەهێزترین جەریاناتی بزوتنەوەی ژنانە کە زۆرتر لە ئەمریکا پەرەی سەندووە. ژنانی ڕەشپێز سەرەتا هەوڵیاندا دەنگی خۆیان وەکو ڕنگدانەوەی ئەزمونێکی تایبەت و جیاواز لە ژێردەستەی ژنان باس بکەن. بەڵام هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنانی سپی پێست لەسەر مافی دەنگدان پێداگریان دەکرد کە دەمارگەژی سەبارەت بە ڕەنگی پێز ئەوەندەش کە لەسەری قسە دەکرێت بەهێزتر لە دەمارگەژی ڕەگەزی نییە. لە ڕاستیدا ئەوان خەباتی ڕەشپێستەکان و لایەنگرانی ئازادی کۆیلەکانیان لە پلەی دووهەمدا دەناو وەکو ژنانی سپی پێست. ئەولەویەتیان لە پێشدا خۆیان و کارەکانی خۆیان بوو. ئەمەش بووە هۆی دوورکەوتنەوەی ژنانی ڕەشپێز لە ڕەوتی خەباتی یەکسانی خوازانەی ژنانی سپی پێست. ئیدعای سەرەکیەڵ سوراوانی ژنانی ڕەشپێزەوەیە کە هەڵاوەردنی ڕەگەزی، هەڵاوەردنی چینایەتی و ڕەگەزپەرستی بە شێوەی گیانەکراوە پێکەوە گرێدراون. بیرمەندانی ئەم بوارە لەسەرەوە باوەڕن کە ژنانی ڕەشپێز بە شێوەیەکی جیاواز و بە زیاتر لە ژنانی سپی پێست بەرەڕووی هەڵاوەردن و ستەم دەبنەوە. ئەوان لەسەرەوە باوەڕن کە بە بۆچوون و ئەزمونگەلێک کە لە ژیانی ژنانی ڕەشپێستی یاسایی بەدەستدێت دەتوانێت ئاسۆیەکی تایبەت سەبارەت بە تاکەکەس و کۆمەلگا بەدەستەوە بدات. ئەو بۆچوونانە نەتەنیا جیاواز لە ڕوانینی پیاوانە بەڵکو لەگەڵ بۆچوونی ژنانی سپی پێستی ڕۆژئاواییش کە خواست و داواکاری کۆمەڵایەتی و ئابووری هاوشێوەیان هەیە یەک ناگرێتەوە. مافی هیچ گروپێک لە ئەمریکا بەقدر مافی ژنانی ڕەشپێست پێشێل نەکراوە. لەم فەرهەنگەدا زۆر بەکەمی ئێمە وەکو گروپێکی جیاواز و جیا لە پیاوانی ڕەشپێستیان بەشێک لە گروپی بەرینی ژنان دەناسن کاتێک کە قسە لە ڕەشپێستەکان دەکرێت. مەبەست پیاوانی ڕەشپێستن. کاتێک کە سەبارەت بە ژنان قسە دەکرێت زۆرتریش باس لە ژنانی سپی پێست دەکرێت. دەوترێت سەرڕای هەبوونی سونەتی پیاو سەلارانە لە نێو بنەماڵەکان و گروپی ڕەشپێستەکان ستەمی هاوبەش لە دژی ژنان و پیاوانی ڕەشپێست بە جۆرێک پەیوەندی جیاواز لەگەڵ پەیوەندی ژنان و پیاوانی سپی پێست لە نێو ئەوان پێیهێناوە دەبێ زۆر ئاگادار بین کە نەکا بەبەری نیشاندانی زاڵبوونی پیاوانی ڕەشپێست بەسەر ژنەکانیان ببنە بیانوویەک بۆ هێرشکردنە سەر ڕەشپێستەکان. چونکە ژنانی ڕەشپێست زیاتر لەوەی کە لەلایەن پیاوانی هاوڕەگەزی خۆیانەوە ستەمیان لێ دەکرێت قوربانی دەستی پیاوانی سپی پێستیشن. ژنانی هەڵسوڕاوی ڕەشپێست لەسەر ئەو باوەڕن کە بەشێک لەو ستەمانەی کە بەسەر ژنانی سپی پێستدا دەسەپێت وەکو ئەولەویەتەکانی خەباتی ژنان چاوی لێکراوە. بەڵام سەبارەت بە ژنانی ڕەشپێست وای چاو لێ ناکرێت. زۆرێک لە ژنان و پیاوانی ڕەشپێست دەڵێن خەباتی فێمینیستی دووبەرەکێکی لە کۆمەڵگای ڕەگەزی ئەوانی لێکەوتوێتەوە. ئەمە لە حاڵێکدایە کە دەبێ هەموو هەوڵێکی خۆیان لە بواری خەبات لە دژی نەژاد پەرستی بخەنەگەڕ. هەندێک لە پیاوانی خەباتکاری ڕەشپێست لەسەر ئەو باوەڕن کە ژنان لە ژیاتی هەوڵ بۆ خەبات لە دژی هەڵاوەردنی جنسی دەبێ باز لە پشتیوانی پیاوان لە خەبات لە دژی ڕەگەزپەرستی بکەن و لە دووبەرکی نانەوە بە ئاڕاستی هێڵی جنسیەوە خۆ بپارێزن. ئەمە لە حاڵێکدایە کە هەندێک لە ژنانی ڕەشپێست لەلایەکی دیکەی مەیدانیەوە کە وەستاون و لەسەر فەرامۆشکرانی گرفتە تایبەتەکانی ژنانی ڕەشپێست لە سێبەری ڕەخنە لە بۆچوونی فێمینیستی و لەگەڵ پیاوانی ڕەشپێست هاوڕان کە دەبێ پێش بە دووبەرەکی نانەوە لە نێوان ژنان و پیاوان بگیردرێت. بەگشتی زۆرێک لە نیگارانیەکان و بوارەکانی بزوتنەوەی ژنانی ڕەشپێست وەکو ڕەوتی سەرەکی بزوتنەوەکانی ژنانە. بەڵام لە هەمان حاڵدا لە هەندێک بواردا لەگەڵ بزوتنەوەکانی دیکە جیاوازی هەیە و ئەم جیاوازیەتە ئاستێکی زۆر سەرچاوەگرت و لەم ڕاستیە کە ژنانی ڕەشپێست
لە هەر سێ تەوەرەی جنسیەت ڕەگەز و چین ژێر دەستە و بێدەسەڵات کراون. بەمبۆنەوە پێویستی باسکردنی هەموو زوڵم و چەوسانە وستەمێک بە یەکێک لە تایبەتمەندیە سەرەکیەکانی بۆچوون و ئەندێشەی بزوتنەوەی ژنانی ڕەشپێست بە ئەژمار دێت. بابەتی دووەمیشمان بەناونیشانی ژن فریشتەی ڕزگاری یان قوربانی. هەموو ژنێک لە ڕۆژدا دەیان جار لە ڕاگەیاندنە تەبلیغاتیەکانەوە دەبیستێ یان دەبینێ کە پێستی ساڤ لێوی ئەستور ئەندامی ڕێک و پێک و چەند شتی لەو بابەتە. لە کۆمەڵگادا مۆد و جێگای پەسەندن بەرەبەرە ئەبێتەوەی کە دیدی ژنان بەڕواڵەتی جەستەی خۆیان بگۆڕێت و ئەگەر لەگەڵ ئەو میعارانە نێتەوە کە لە ڕاگەیاندنەکاندا باسی لێوە دەکەن. لەوەی کە لە کۆمەڵگا جێی پەسەند نەبێت حەز بە نیگەرانی و لە کۆمەڵگادا حەز بە لاوازی و بێدەسەڵاتی دەکەن یان دەکات. هەندێک لە گەڵاڵە دەڕێژەرانی بازاڕی جیهانی لەسەر و باوەڕن کە ئەم جارە کلیدی چارەسەرکردنی قەیرانی ئابووری حاڵی حازر لە دەستی ژناندایە و بە پشت بەستن بەم باوەڕە هێز و سەرمایەگەلێکی زۆر و زەبەن خەرج دەکەن و گوشاری ئابووری و کۆمەڵایەتی جۆرا و جۆر و هەروەها گوشاری دەرونی و عاتفی بێ ئەژماریش دەخەنە سەرشانی ژنە. نظامی سەرمایەداری بە پێی ناوەڕۆکەکەی نیزامێکە کە لە جیاتی بیرکردنەوە لە پێداویستیەکانی مرۆڤ لە بیری دۆزینەوەی شێوازگەلێکی نوێ بۆ فرۆشی بەرهەمە تازەکانی و ڕاکێشانی موشتەری زۆرتر و بەهۆیەوە دەربازبوونە لە قەیرانە. بە یەکێک لەم شێوازە کە هەر ڕۆژە گەڵاڵەیەکی نوێدا دەڕێژێت ژنان دەکاتە ئامان ڕوو بۆ ئەوان گەلێک کێشە و گرفتی دەرونی ساز دەکات. لەوانە هەست بە نائەمنی ترس و دڵەڕاوکیەوە سەبارەت بە پێگەی کۆمەڵایەتیان دروست دەکات. لەم پێناوەشدا بۆ نزیک بوونەوە بە ئامانجەکەی چەند ڕێگا چارە پێشنیار دەکات. یەکێک لەم ڕێگە چارانە گۆڕانی بۆچوونی ژنان سەبارەت بە ڕواڵەتی جەستەیانە. بەم شێوەیە یەکەم خاڵیان دەست پێ دەکات. جوانی بە پێی بەرژەوەندی خاوەنانی بازار بۆ کۆمەڵگا باز دەکەن و بۆ گەشە پێدانی ئەم بەرژەوەندیانە بە تەسەوەری ژنان لە جوانی یان چۆنیەتی پەسەندکران شکڵ دەدەن. بەڕواڵەتێکی تر پێگەی کۆمەڵایەتی ژن بەڕواڵەتی جەستەی ئەو هەڵدەسەنگێنن. بەداخەوە لە زۆربەی حاڵەتەکاندا نیگەرانیەکان شێوەی فیزیکی ژنان دەکاتە ئامانج. لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان، ماڵپەڕەکان، گۆشە و کەناری لاپەڕەکانی فەیسبوک یاخود گوگڵ لەسەر بیلۆردەکانی سەرجادە گۆڤاری هەمە ڕەنگ و زۆرێک لە شوێنەکانی دیکە بۆ هەبوونی پێستێکی جوان، قژێکی جوان، وەرگی چکۆلە و ئەندامی ڕێک و پێک و دەیان حاڵەتی دیکەی لەم چەشنە بەرهەمە جۆراوجۆرەکانی خۆیان دەفرۆشن یان هەر شتێک کە پەیوەندی بە جوانیکردنی ژنەوە هەیە تەبلیغاتی بۆ دەکرێت. هەر شتێک کە بتوانێت هەست بە ئەمنیەت و ئارامشێک کە بە بۆنەی چرچولۆچی بوونی پێستەوە لێ وەرگرتووە پێ بگەڕێنرێتەوە. لە ڕاستیدا هیچ شوێنێک لە جەستەی ژن لە ڕوانگەی خاوەنانی بازارەوە دوور نامێنێت تا هەستی ئەمنیەت لە ناوبرا و زەوت و ناچاری بکات کە بۆ گەڕانەوەی هەست بە ئەمنیەتی لە دەستچووی بۆ ئەوەی کە بێتە مرۆڤێکی جوان و ڕێک و پێک هەموو ڕۆژێک بەرهەمی نوێی سەرمایەداران بەکاربێنێت. هەموو ساڵێک میلیاردها دۆلار خەرجی تەبلیغات دەکرێت بۆ ئەوەی کە ژنان لە خۆیان ڕازی نەبن و لە پێناو بەکارهێنانی کاڵاکانی سەرمایەداری بە ملیار دۆلاری تر قازانج بخەنە گیرفانی سەرمایەداریەوە. ئەم تەبلیغاتانە نەتەنیا ژنان بەڵکو و پیاوان و بەتایبەت کوڕانی گەنجیش دەگرێتەوە، بەڵام هێشتا ژنان زۆرتر ئامانجی سەرەکی سیستەمی بۆ ژوازین بۆ ئەوەی کە بۆ ژوارزی لە کۆمەڵگادا بەرهەمەکانی خۆی بفرۆشێت. لە جۆرەها شێواز کەڵک وەردەگرێت و بۆ ئەوەی کە بە پیاوان بڵێت ژنی جوان دەبێ ئەم تایبەتمەندیانەی هەبێت کە باسمان کرد. ژنانیش دەکەونە نێو ئەمداوە و دەیان هەبێت ئەو شتە بن کە پیاوان دەیان هەوێت. بە پێی ئاماری ئەنجومەنی جەراحانی پلاستیکی ئێرانیش ڕۆژانە لە تاران بە شێوەی مامناون لە نێوان 2 تا 3,000 کەس بۆ تەزریقی بۆ تاکسی سەردانی کلینکی پێست و جوانکاری دەکەن و تەزریقەکەی لە نێوان 3 ملیۆن بۆ 4 ملیۆن و لەو دەورایە. هەڵبەتە ئەم جوانیە کاتیە و تەنیا دەڵێن کە 4 مانگێک دەخانێت. دوای ئەو ماوەیەش دووبارە دەبێت بۆ تاکس تەزریق بکاتەوە تا جوانی بۆ کەسەکە بگەڕێتەوە. بەوتەی مستەفا تەبریزی پسپۆری دەروون ناسی و ڕاوێژگار تەوەهومی خۆ بە ناشرین زانی سەرەکی ترین هۆکاری گەرایشی کەسەکان بە جەراحی جوانیە و ئەم تەوەهومەش دەبێتە هۆی ئەوەی کە 90% ژنان و 15% پیاوان پیان وابێ بە ئەنجامی جەراحی جوان
دەبنەوە. لە ڕاستیدا هۆکاری 80% جەراحیەکانی پلاستیک هەوڵ بۆ جوانتربوونە و تەنیا 20%ێکیشی ئەم جەراحیانە لەلایەن دەرمانی زەروریەوە هەیەوە زۆرێک لەوان کە دەکرێت پێویست نین و تەشریفاتین. لە کۆتاییدا پێویستە بوترێت کە دەبێت بە هەموو شێوەیەک بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم دیاردەی نظامی سەرمایەداری کە خەریکە ژنان و پیاوان بە تایبەت کچانی لاو دەکاتە قوربانی هەوڵ بۆ ئاگادارکردنەوەیان بدرێت و لە زیانە ڕووخێنەرەکانیان ئاگادار بکرێنەوە. بابەتی سێممان بە ناونیشانی حرەکەتی جەماوەری بۆ خەبات لە دژی مادە هۆشبەرەکان. گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە کۆمەڵگای ئێراندا لەو پەڕی خۆیدایە. ڕیشەی احتیاج وەکو خەسارێکی کۆمەڵایەتی لەم کۆمەڵگایەدا لە دەسەڵاتی ڕژێمی کۆماری ئیسلامیدایە. بێکاری و هەژاری و ئاکامەکانی بێبەشی و بێهیوایی و بێ ئاسۆیی لاوان لە وڵاتێکدا کە 60% دانیشتوانەکەی لە ژێر تەمەنی 25 ساڵدان لە بەردەستدابوونی مادەی هۆشبەر بەهۆی بەهرەمەندبوونی سوپای پازاران لەم بازرگانیە جەنایەتکارانەیەدا لە زومرەی ئەو هۆکارانن کە بوونەتە هۆی پەرەسەندن و بڵاوبوونەوەی ئەم دیاردە پڕ ئێش و ئازارە لە کۆمەڵگای ئێراندا. سەبارەت بە بازرگانی مادە هۆشبەرەکان لە ئێران و ئەم ڕاستیە کە سوپای پازداران و دەستگا ئەمنیەتیەکان بە شێوەیەکی بەرین لە پشتەوەی ئەم بازرگانیەوەن و بەشێکی گەورە لەو بە ملیار دۆلاری کە لەم بازرگانیە جەنایەتکارانەیەدا بەدەست دێت دەخەنە گیرفانیانەوە. گەلێک قسە کراوە لەسەر بنەمای ئەو ڕاستیەشە کە کەس قسەکانی کاربەدەستانی دەوڵەتی و دڵسۆزی فریوکارانەی ئەوان سەبارەت بەم گرفتە کۆمەڵایەتیە بەجددی ناگرێت. لەمڕۆ وشیاری بنەماڵەکان و حرەکەتی جەماوەری بۆ خەبات لەگەڵ ئەم بەڵا ماڵوێرانکەرە لە بارودۆخی ئێستای ئێراندا گرنگیەکی تایبەتی هەیە. خەڵکی وشیار کە بە دروستی بڕوایەکیان بەکردەوەکانی ڕژێم لەم بوارەدانیە پێویستە لە هاوکاریەکی کۆمەڵایەتیدا خۆیان بۆ دیفاع لە کۆمەڵگە و لە منداڵەکانیان لەم بوارەدا بێنە مەیدان. لە بارودۆخێکدا کە کۆمەلگا لە ژێر حاکمیەتی ڕژێمی دژی خەڵکیدایە و دەستی ڕژێمیش لەگەڵ دەستی تۆڕەکانی قاچاقچی مادە هۆشبەرەکان تێکەڵا لە پەیوەند لەگەڵ قاچاقچیان و عاملینی فرۆشتنی مادەی هۆشبەردا کارێکی ئەوتۆ ناکرێ و ئەو کێشەیە لە ڕاستیدا لەگەڵ خەبات و ڕخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی گیری خواردە. بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە دەبێ دەست لەسەر دەستدا بنین و ڕێگا بدەین تا داسی مەرگی ئەم تاوانبار و جەنایەتکارانە بکەوێتە گیانی لاوان و بەشێکی بەرین لە خەڵکی وڵاتە و بەم شێوەیە ژیانی ئینسانەکان لە ئاگری خۆیدا بتاوێنێتەوە. کۆماری ئیسلامی پێویستی بە بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرە لە کۆمەڵگا لەبەر ئەوەی کە پێویستی بە خەمگینی و بێتەفاوەتی کۆمەڵگا بە دڵمردوی و گۆشەگیری لاوان بە بێدەنگی و کببوون بە ملکەچی و هەست بە بایەخکردنی هاوڵاتیانە. ئەگەر لاوان خاوەنی شور و شادمانی بن، ئەگەر هاودەمی زانست و زانیاری بن، ئەگەر لە موسیبەتەکانی وەکو ئەحتیات بەدوور بن، ئەگەر وزە و توانایەکانیان بەرەو ئیشی کۆمەڵایەتی و سیاسی و پێشڕە و کاناڵی زەکرابێت، ئەگەر لە بیری خۆیان و داهاتوی خۆیان و کۆمەڵگاکەیاندا بن، زەوی لە ژێر پێی ئەم ڕژیمەدا دەخەنە لەرزین. وەڵە بینەرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی لێکدانەوە هەڵوێست بوو. تاوەکو بەرنامەیەکی تر هەر شاد بن.